بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو ئامانجی تیپەکە تەنها بەدەستهێنانی پلەیەکەمی عێراقە. تیپی بالیانی پێشمەرگەی سلێمانی بە پێکهاتەیەکی تەواو جیاواز لە ساڵانی ڕابردوو کە سێ یاریزانی هەڵبژاردەی عێراق لەخۆ دەگرێت ماوەی 2 مانگە ئامادەکاریەکانی دەست پێ کردووە. لەگەڵ نزیکبوونەوەی خولی عێراقیش ڕاهێنانەکانیان چڕتر کردوتەوە. ڕاهێنەری تیپەکە ئاماژە بە ئامادەکاریەکانیان دەکات کە پێکهاتەکەیان بە یەکێک لە بەهێزترین پێکهاتەکانی خولی عێراق دەزانێت و ئامانجیشیان لە خولەکە بۆ پەیام ئاشکرا دەکات. بەڵام ڕاهێنانەکان سەرەتاوەندە بەهێز نەبوون، دواتر وردەوە بەرەو بەهێزبووندا ڕۆیشتن. ئێستا ئێمە لە قۆناغی وەکو دەرێ منافەسەی خۆت پێشبڕچێداین. پێکهاتەی یانی وەرچی پێشمەرگە لە خۆی دەبینێتەوە لە 14 یاریزان. ئێمە بەڕاستی لە زۆربەی هێلەکانە یەدەجی زۆر باشمان هەیە و یاریزانەکانی ئەوانی کە بڵێن ئەساسیشن یاریزانی زۆر باشن. بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم پێکهاتەی یانی وەرچی پێشمەرگە پێکهاتەیەکی زۆر نمونەیە لە خۆلی بژاردەی عێراق. ئامانجی ئێمە بەڕاستی بە پاڵپشتی دەستەی کارجێڕ یانی وەرچی پێشمەرگە و هەموو جەماوەری کوردستان و بەتایبەتیش جەماوەری خۆشەویستی شاری سلێمانی و هەروەها دەستگە ڕاگەیاندنە بە ڕێزەکان. ئێمە لە هەوڵی ئەوەدان ئینشاءالله ئەمساڵ ڕکابەرێکی یەکجار بەهێزی یەکلایکردەوەی خولی بژاردەی عێراقی بین. بەشێک لە یاریزانانی تیپەکە کە لە ڕیزی پاڵەوانی وەرزی ڕابردوو یاریان دەکردو ئەم ساڵیش پەیوەندیان بەیانی پێشمەرگەوە کردووە. باز لە ئاسی ئەم ساڵیانی پێشمەرگە دەکەن بۆ بردننی نازناوەکە. بەڵێ تاوان ئەو ساڵەکە فەریقۆمە زۆر باشە بۆ نسبة دەپۆر چەند یاریزانێت ئەوەش مەتینە یاخۆ منتەخەب بووە دەرێ ئەو ساڵەکە کامشن ئینشاءالله مدعی بن بۆ بەدەستهێنانە ئەو ساڵەکە بۆتۆڵێ هەویە خۆدێ کامشن فەریقە کوردستانێکە هەندا ساڵە ئەوەکە بەدەست نەینەوە ئینشاءالله مشن نوێ ئەوەکی بکەنەوە ئەو ساڵەکە دەلێ هەڵدانێت خۆ کوردستان ئینشاءالله بێ تیپەکە باش و بەدەستهێنانە بۆتۆڵەکە جوان ئینشاءالله ئەو ساڵەکە شاد بکەین. عەلی تەها یاریزانی هەڵبژاردەی عێراقیش ئامادەکاری ئەم ساڵیان بە جیاوازتر دەزانێت لە ساڵانی ڕابردوو. تەنها چاویشیان لە نازاوی خولی بالەیانەکانی عێراقا. بەڕاستی ئامادەکاریمان وەکو یانەی پێشمەرگە ئامادەکاریەکانمان زۆر جیاوازترە لە ساڵانی تر. ئامادەکاریەکی زۆر چڕوپڕە ڕاهێنانی بەیانیان و ئێواران و هەندێک جار ڕۆژانە سێ یەکەی ڕاهێنانمان هەیە. بتوانم بڵم نزیکترین ڕکابەری بتوانین کە پلەی یەکەم بەدەست بێنین لە عێراق زۆر گەشت بین. متوانم بڵێم لە پلەی یەکەم و دووەم ناینە خوارەوە. بڕیارە ڕۆژی 8 ئەم مانگە یاریەکانی خولی نایابی بالەیانەکانی عێراق دەست پێ بکات و یانی پێشمەرگەی سلێمانیش جیاواز لە ساڵانی ڕابردوو تەنها ئامانجیان لە خولەکە بەدەستهێنانی نازناوەکەیە بۆ یەکەم جار لە مێژوویانەکەیان. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.